برهانی حاجی ابراهیمی عتار ثاني بهاراتمانية قيسري نقيب بخير بين بالنسبة قيسري نقيب هو وكوزان راو دوكومنت راو نسراوة لصالي 1900 طوابوه كلا سينوري نقيبو دروس كراوة وبازار كلو كاتو كوتو تقر بازار دي كراوي شاري سليماني بوه يجوا لقيسري كونا كان لدواي بازار قيسري واسمان باشاو بازار تشكولو وندي دوكاني تركلا سليمانية أبوه وەکو مێژووی دوکانی ئێمە باوکم ڕەحمەت بێ حاجی ئیبراهیم ساڵح ئەمین عەتار کە لە ساڵی 1934 دوکانی هەبووە لە بازاڕی شوانی نوێ تەنیش مەیانی ماستەکە کە بە قەیسەری مەحەیدگل ناسراوە تاوەکو 4-5 ساڵ لەوێ بووە دوایەوە لە ساڵی 1938ەوە هاتووە بۆ ئێرە دوکانی کردووەتەوە و پیشەی بەهارات و عەتاری وردەواڵەی فرۆشتووە لەگەڵ ئەوەشە دەستێکی باشی هەبووە لە دروستکردنی دەرمانی کوردەواریە دەرمانی سوتاوی حساسیەت مایسیری شافی تایبەتی دروست کردووە دەرمانی چاو بۆ تەرافمەوە بۆ هەندێک حساسیەت کە زۆر کەس ئیسفادەی لێ کردووە بە شایەتێوانەی کە وەختی خۆی بەکاریان هێنا و سوودیان لێ وەرگرتووە ئیشەکەی ئەمە ئیشی بەهاراتە بەهاراتەکان تەمەن وەکو ئەزانن لە وڵاتی زۆربەی لە وڵاتی هەند و شەرقی ئاسیاوەیەت هەموو تێکەڵەوە هاڕاوی خۆمانە ئێمە خۆمان تێکەڵێکەکەنەوەی گرینەوە و تایبەتمەندی هەیە و مشتەرەکان لێ ڕازین بەڕاستی و نرخەکانی هەمووی گونجاوە وەکو لە ساڵی 1970 کە باوکم ئەمری خوای کردووە خاڵە جەزا و وەچەکانی کاک ئیسماعیل بورهان چەکانمان بەردەوامیمان ناوە بەم ئیشە و خەریکین لەگەڵیان زۆربەی زۆری مشتریەکان ئەوانەی کە هاتون کە شارەزای دوکانەکە بوون و چەندین ساڵە هەمانە مشتریمان هەیە 50 دانە ساڵەکە هەر لە لای ئێمە بەهارا دەبا مشتریە و هەمووی بە داوایە کردکەوە ڕەنکاری وایتیانەکەین تەنها پاکردنەوە و پاکردن و بۆ یاخو پەرەپێدانی دوکانەکە وەکو ناحی کوالیتی بەس وەکو دیکۆر وەکو خۆی زیاتر هەشومانێتەوە بۆی هەردوو کۆنەکەی هەبێت گۆڕانکاریکی وامانتیانە کردووە بەڕاستی کوالیتی بەهاراتەکە تامبوو چێژی بۆنی تازەی وای لێ کردووە کەوا مشتریەکان بەردەوام بێن سەردان بکەن و لای ئێمە بەهارات بەرن و گونجاوی نرخەکانی شوەکارێکە بۆ ئەو کارە و مشتریەکانیشمان وەکو پێوەندی هەیەە لە زمانی ڕەحمەتی باوکمەوە کە هەر لە لای ئێمە هینەکات حەزەکار بێتەوە لەگەڵ ئێمە عاملەکات جاران بەڕاستی ئەو بەرهەمانەی کە بەکارهێنرا لە چێشتا هەمووی بەرهەمی سروشتی بوو چیمیاویتیانە بوو تامێکی تایبەتی هەبوو زۆر پێویستی بە بەهارات نەبوو بەڵام بەهۆی زۆربوونی خەڵک و دانی شوان و زیاتر داواکاری لەسەر خواردەمەنی تامەکان وەکو جاران نەماوە لەبەرەوە بەهارات جۆرێکە لە جێگرەوەی ئەو تامانە بۆیە خەڵکێکی زۆر ڕووی تێەکە هەوڵیشمانەوە باشترین و چاکترین و بەتامترین بەهاراتیان بەردەست بۆ بەردەستکەین